هاتنی وەفدی جەهەپە بۆ هەرێمی کوردستان چی لێ دەخوێندرێتەوە؟ ئایا بۆ کرانەوەیە بەڕووی کورد یان دەرهێنانی کارتی کووردە لە چنگی ئاکەپە؟ هاتنی وەفدێکی باڵای حیزبی گەلی کۆماری تورکیا بۆ هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار بووەتە جێگای سەرنجی توێژەران بەو پێی پێشتر ستراتیژەتی جەهەپە زیاتر مامەڵەکردن بۆ لەگەڵ بەغدا بە هیچ شێوەیەک بە فەرمی مامەڵەیان لەگەڵ هەرێمی کوردستان نەکردووە. وەفدەکەی پارتی گەلی کۆماری تورکیا جەهەپە بە سەرۆکایەتی ئۆغوز ئاکان سالیجی جێگیری سەرۆکی پارتەکەیە بەمەژدەری دەخات حیزبەکە گرنگی بەو سەردانەداوە و ئامانجیشی تێدا هەیە. تا ئێستا کۆبوونەوەی لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پارتیش کردووە. چاوەڕێ دەکرێت لەگەڵ هەر یەک لا یەکێتی و گۆڕان و سەرکردە ئێزدیەکان کۆب بێتەوە و سەردانی کەرکووکیش بکات. بەڕوونی دەردەکەوێت جەهەپە دەیەوێت ئەو ناوچەی پێی دەوترا ویلایەتی مووسڵ لە سەردەمی عوسمانیەکان بەسەر بکاتەوە. بە گوێرەی ڕاگەیەنراوە میدیاییەکان لە کۆبوونەوەکان وەفدی جەهەپە تەئکیدیان لەسەر بەهێزکردنی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا کردوتەوە. لە بڕوای چاودێرانیش هاتنی ئەو وەفدە وای لێ دەخوێنرێتەوە لە چوارچێوەی پلانی نوێی جەهەپە بێت بۆ کرانەوەی زیاتر بەڕووی کورد و ڕاکێشانی سەرنجی کوردانی باکووری کوردستان. ئەگەرچی جەهەپە ڕکابەری سەرەکی ئاکەپە و ئەردۆغانە هاتنی بۆ هەرێمی کوردستانیش و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی پارتی ڕەنگە ببێتە جێگای هەڵوەستە لەسەرکردن لەلایەن ئاکەپە و خودی ئەردۆغان. لە دوایەوەی لە ساڵی 2009 لا کێبرکەی کاندیدی ئاکەپە هەدەپە و کوردانی ئەستەمبول پشتیوانی ئەکرەم ئیمام ئۆغڵو کاندیدی جەهەپەیان کرد ناوبراو توانی سەرکەوێت و ببێتە سەرۆکی شارەوانی ئەستەمبول. لەو کاتەوە بە شێوەی پچر بەرپرسانی جەهەپە پشتیوانی هەدەبە دەکەن ڕەخنە لە ڕێوشوێنەکانی حکوومەت دژ بە چالاکانی کورد دەگرن. تەنانەت دوایەوەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا داوای ئازادکردنی دەمیرتاشی کرد بە فەرمی کەمال کلیچدار ئۆغڵو داوای کرد ناوبراو ئازاد بکرێت. یەکێک لە ئاگەرەکانیش بۆ هەڵبژاردننی داهاتووی تورکیا لە یەک نزیکبوونەوەی جەهەپە و هەدەپەیە پێدەچێت هاتن بۆ هەرێمی کوردستان بەشێک بێت لەو هەنگاوانەی بۆ ڕێگا خۆشکردن بۆ ئەوەی بتوانرێت سەرنجی کورد بەلای خۆیان ڕابکێشن بەوەی ئەوان مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی دەکەن. بەڵام بڕواکردن بەو هەنگاوانە بۆ کورد ئاسان نییە چونکە پێشتریش ئاکەپە دەست پێشخەری زیاتری هەبووە بۆ ئەوەی پشتیوانی کورد بەدەست بهێنێت. بەڵام دواتر هەڵوێستەکانی زۆر بەرامبەر کورد پاشەکشەی تێدا بینرا کەوای کرد ئاستی جەماوەری لە نێو کووردا بەرەو داکشانێکی گەورە بچێت.